درەنگانێکی شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە سنووری گوندی کوڵەجۆی گەرمیان هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە و دوو پێشمەرگەیان شەهید کرد. هێرشەکە نزیک کاتژمێر 11ی شەو ڕوویداوە. بە پێی زانیاریەکانی پەیام بە ماوەیەک پێش هێرشەکە ئەو خاڵە چاودێریەی کە هێرشی کراوەتە سەر ئاگادار کراوەتەوە کە ژمارەیەک چەکداری داعش بینراون و ئەگەری بەهێز هەیە کە هێرش بکرێتە سەریان. چەکدارەکانی داعش بە قەناس تەقەیان لە هێزەکانی پێشمەرگە کردووە و دوو پێشمەرگیان شەهید کردووە و کە هەردووکیان فیشەک بەرسەریان کەوتووە. بە پێی گێڕانەوەی ئەو هێزانەی ڕوبەڕووی چەکدارەکان بوونەتەوە زیاتر لە 4 چەکدار بە قەناس تەقەیان لە خاڵێکی چاودێری پێشمەرگە کردووە. ئەو چەکدارانە کە رەستەی پێویستیان بۆ نیشانەگرتن لە شەودا لە بەردەستدایە و بەو هۆیەوە ناوبەناو زیان بە هێزەکانی پێشمەرگە دەگەیەنن. پێشمەرگەکان سەر بە لیوای 5 شارەزووری هێزەکانی هەفتای یەکێتین و خەڵکی قەزای سەید سادق و شارەزورن. پێشتریش داعش لەو ناوچەیە چەند جارێکی تر هێرشی کردووەتە سەر هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و بەو هۆیەوە چەندەندامێکی تری هێزە ئەمنیەکانی شەهید کردووە. ناحیەی کوڵەجۆ کە سەر بە ئیدارەی گەرمیانە لە نزیک ئاوی ڕووباری سیروانە و ناوچەیەکی چڕی باخ و دارستانی تێدایە. چەکدارەکانی داعش لە ناوچە چڕەکاندا خۆیان هەشار دەدەن و ناوبەناو پەلاماری هێزەکانی پێشمەرگە دەدەن. هێرشەکەی شەوی ڕابردوو یەکەم هێرشی چەکدارەکانی داعش نییە کە پێشمەرگەکانی تێدا شەهید بوو بێت. پێشتریش هێرشی هاوشێوەیان ئەنجام داوە. لە بەرامبەریشدا هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بۆ کێوماڵکردنی ناوچە ئۆپەراسیۆنیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا بە یەکجاری چەکدارەکانیان لەو ناوچەیە بنبڕ نەکردووە. بە پێی وتەی فەرماندا سەربازیەکانی پێشمەرگە بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق کار ئاسانی بۆ چەکدارەکانی داعش کردووە کە ناوبەناو چالاکی دژی هاوڵاتیانی مەدەنی و هێزەکانی پێشمەرگە ئەنجام بدەن. چەکدارانی داعش تەنیا بە هێرشەکەی شەوی ڕابردووە نەوەستان، بەڵکو بۆمبێکی چێنراویشیان لە ناوچەکەدا بە ئۆتۆمبیلێکی هێزەکانی پێشمەرگەدا تەقاندەوە کە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. زیادبوونی هێرشەکانی داعش لەو ناوچەیە هاوکاتە لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سەربازگەکانی کەیوەن و سەربازگەکانی دیکەی ناوەڕاستی عێراق. ئەوەی بەرپرسانی سیاسی و سەربازی هەرێم بەردەوام جەختی لەسەر دەکەنەوە. بەردەوام هەڕەشەکانی داعشە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم، بەڵام تا ئێستا پلانێکی تۆکمان بۆ بەرپەرزدانەوەی ئەو مەترسیانە نییە و ناوبەناو هێزەکانی پێشمەرگە شەهید دەکرێن.